سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە ینی بە جیاواز لەگەڵ بابەتەکانی دیکە کە دەمانخستە ڕوو باس لە ئاوەدانی دەکەین، باس لە بنیادنانی پرۆژەیەکی گرنگ دەکەین لە هەولێر، ئەوش ئەلوەی هاوچەرخی هەولێرە، یاخود باشتر بڵێن بازاری سەوزە و میوەی هاوچەرخی هەولێرە. لێرە لەسەر 200 دۆنەم بازارێکی تازە دروست بووە. لێرە بە شێوەیەکی ستاندار وەکو باسی لێوە دەکرێت چەند ڕۆژێکە ینی ئەم پرۆژەیە کراوەتەوە کەوتۆتە خزمەتی هاوڵاتیان، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر پرۆژەیە کە دروست دەبێت بێگومان لایانی باش و لایانی خراپیشی تێدایە. با بزانین لایەنە باشەکانی ئەو پرۆژەیە چییە؟ گرفتەکانی بەردەم ئەو پرۆژەیە کە دەبینین ینی دوکانێکی زۆر شوێنێکی بەرفراوان، بەڵام وەکو دەستپێک قەرەباڵغێکی ئەو تۆی تێدا نییە. با لە سەرپەرشتاری پرۆژەکەەوە دەست پێ بکەین. چەند ڕۆژە ئەم بازارەکە؟ ئەو بازارە دوسێ ڕۆژە کردومانەوە. دوسێ ڕۆژ؟ بەڵێ باشە. دەستی بە ئیش کردووە؟ بەرێ حتمەن. یعنی خەڵکێک بیەوێ پرتەقاڵ بکڕێ، سێو بکڕێ، بەرهەمەکانمان هەیە. هەموو شتێکمان هەیە بەڵێجان. باشە، جیاوازی ئەو بازارە لەگەڵ بازاری کۆن چییە؟ بۆ دەڵێن هاوچەرخ، هاوچەرخەکەی لە چ؟ هاوچەرخ لە ئەوەی هەموو خەڵکە مستەفید دەبی. بەلایانی یەکەم عمولەمان ئەمە 102 ئیوان 106 بەرێ ئاسانکاری لۆ ینی مەقسەدت چییە؟ بۆ نمونە من لە خەڵکێکی سادا نازانی مەسەلەی عمولەی عمولە ئەتوو بای ملیۆنێک دینار دەکڕی، ئەوان 6,000 دەجێڕنەوەمە 20,000 دەجێڕینەوە لە بەقار. ینی هەزارمان فەرقا. یعنی لە کڕین و فرۆشتنەکە ئەو باجەی کە وەردە ئەو بازاوە لۆ فەقیر و لۆ دوکاندار و لۆ فەقیر و فەقارات ئەوە دەگەڕێتەوە. باشە، چەند دوکانی لەم شێوەی تێدایە؟ لەو دوکانانە تقریبان 300 دوکان بەسەرەوەی. 300 دوکان؟ بەڵێ. باشە، هەموو ڕستقێکیشمان هەموو ڕستقێکمان هەیە. بڵێ. باشە، پێشتر کێشەیەکە بوو، یانێ خەڵکێک خێزانی هەبوو دەویست بە خێزانەوە بێتە ناو بازار. ئەمە حیسابی ئەوە کراوە؟ هەموو کەسابی کرای ئێستا ئایلە زۆر ئازادە. ئازادە بەری ئازادە تانی قوسارێ ڕاگری و زۆر بێحتیاتی شای خۆی بکڕی بڕواتی. سەبارەت بە پاک و خاوێنی چه گەرنتی هەیە و پاک و خاوێنی بپارێزرێت؟ لە یعنی زۆر جار بازاری سەوزە و میوە دەبینین لە کوردستان بەگشتی. کاکە چوزانم پرتەقاڵەیەک لەگەڵ زبڵ تێکەوە. باشە، خۆ کرێکاری هەیەرە هەموو ڕۆژانە خاوێن دەکرێتەوە، شەریکە کرێکاری خۆی هەیە و خاوێنی دەکاتەوە و پاوپاکژی دەکات و لە پێش تاوانیشتانە دیارە بەنسبەت ئاوکە بەرەبەرەیش کۆمپانیایە. گرنتی ئەوەتان دەدەن بە خەڵکێک کە ئەو پاک و خاوێنی ئێستا لە دەستپێکێ بەردەوە هەتا لە دەستە خۆمان بێ و هەتا ینی هەر کەسی بەخۆی مەسئولی ئەوەی خۆی بەرپرسە لە پاوپاکژی خۆی. هەتا لە دەستە خۆشمان بێمەوە ئینشەڵڵا وای لێ دەکەین دایم هەر پاوپاکژ بێ. باشە، 200 ئاو کارە باش 24 ساعتە 24 ساعت بەرێ فریە بەبێ بەرابەرە هەتا 6 مانگ. 6 مانگ پرۆژە لەگەڵێەوەواتە بەرێ قەپان باسکۆ بەرێ ینی لێرە دوکانم هەیە بەڕادم هەیە بەڕادیشت هەیە. بەرێ 6 مان کرێ بەرێ ئەو کارە بەرێ. باشە، پێم بڵێ چەند هزار کەس لێرە کار دەکە؟ 200 دۆنەم زۆرە. ئەمە حالیان تقریبان 5-6 کەس دەبێت، بەس زێی 15,000 کەسیش دەبێت و زۆر فراوانە دەشببینن 300 دوکان بەسەرەوەیە و ئەمە لە هەموو ڕاستەچی ئاسانکاریمان بۆ خەڵکی کردووە کە مەعلمانداینێ بۆیان 6 مانگ بێ مقابلەیە 1 دینار کەس نایدا. پاش 6 مانگەکەی تشتێکی ڕەمزی کریان بۆ دادنەی. باشە، زۆر باشە. کرێکی ڕەمزی دواتر دێنە سەر مەسەلەی نرخەکە. برادەران لەگەڵ من بن، ئەمە بەشێک لە دوکانەکانە. کاک دلێر لەگەڵم بە کاک جبرائیل. پێم وایە ئەوەی کە من بزانم هەر شوێنێک جیا کراوەتەوە، یعنی لێرەدا زۆربەی بەرهەمەکان پەتاتە دەبینم. ماندوو نەبی جانەکە، ماندوو نەبی. لێرە بەس پەتاتە و پیاز دەولاتر شت بەێ ئەمان ڕۆژانە تقریبی ڕۆژەی 5 لۆری پەتاتی لە خۆی بەزیاد دەفرۆشم جێش خاینی باینە. باشە، مەبەستم لەوەیە بازاری پەتاتە جیا دەکرێتەوە لەگەڵ هەموو تێکەڵە هەموو ئەمیوەشی دێ هەموو عرفشتی دێ لە خۆی بەزیادی ئیشمان باشە لە خۆی بەزیادی جێش خاین باینە سەتان دوی عمولەیە هیچ شێشێکمانی لەخوا بەزیادی. زۆر باشە، بەڵام سبەینێ کەسێک بێتە ئێرە
تەماتەی بوێ بەڵێ. لێک شوێن هەموو بەرهەمەکانی دەست دەکەوێت یان بڵێن ئەو بەرەیت ئایدی تەماتەیە ئەو بەرەی ئایدی هەمووی وەچیەکە هەمووی تەماتەیە هەمووی تەماتەیە پەتاتەیە پیازە عامزە هەموو نەعارسەکەیە دەزانم هەیە بەڵام جیاوتان کردەوە شوێنەکە نه هەر کەسێک ئێستا بەیانی تەماتەشم هەیە بەیانی تەماتەشم هەیە دەمێکوان ڕدەگرم خیارمانێ تەماتەمانێ هەموو ڕزقمان باشە تۆ پێم بڵێ چەند ساڵە ئەو کارە دەکەیت ئەم تقریبی نزیک 25 ساڵ کار دەکەم 25 ساڵ تۆ ئەو کارە دەکەیت کێشەی گەورە لە مەسلەی ئەکسپایری بەرهەمەکان بوو لێرە بۆ ئەو بەرهەمانەی کە دەبینی تەمەنیان کورتە دەبی لە ساردکەرەوە دابی ئەو بەرهەمانە دەپارێزرێن یان هەروەکەوەی ڕابردنەوەی خۆی فرێدە هەنە تەمەنی لە باشی لە پاکوخواینی باشترە بەڕادیشمان هەیە ئەو ینی هەموو جێشی پاکوخاوینە هیچ نخستانێکمانی لەخوا بەجاری کاربا 24 ساعت هەیە یعنی زادەکان تمشای باگانەکان نەپێت بە قوڕ دەبی نەپێت بیست دەبی هەمە ڕەشید لە چێ کاک هەمە ڕەشید کاک هەمە ڕەشید وەرە پێم بڵێ گەورەترین گرفت مەسەلە نرخە نرخ لەسەر بەرهەمەکان لێرە خەڵک ئازادە لە نرخ یانیش ئەوەتە دەبی حیساباتێک بکرێت لەگەڵ خەڵکێک ینی بازار حیسابات ئەو حیساباتانە هەیە حیساباتانە لە نرخ فەرقمانێ بڵێ ساری پەتاتێستا 200 دینارە لێرە 200 دینار بەڵێ لا عمولەش ئەمە کەمتر وەردەگرین 102 لاندە جێگایە 106 وەردەگیرێ جار کەس بە پێخۆی ئمە داشکان لە هەموو ڕاستەچی و داشکان چاودێرێکی باش دەکرێت لەبەر ئەوەی ساعی مەکتەبەوە وەکو مرکەکە کە لە شەریکەی کڕیوە ئیزار هیچی لەسەر نییە هەتاهەیە وەکو ماری خۆیتی کە کرێتیشە مستەفید دەبی لەوەی وعدمانداینێ هەتا لە بۆ یەک هەفتەی مفاجا کە لە بۆیان وەکو یانەسیبەک بۆیان دەردەچی یعنی بەلا شەدیان دەدەنێ مەحەلەک مانجێ بە دەوەرەقەتێدا دەبی بەدە سار ئەو پارەی دەدا یعنی ئمە مقدمە هیچمان لێیان ناوێ ئەو مژدێنێ لە بە هەم کرێتەکان یعنی هەمووی مستەفی دەبێت لە کارەی ئەمبار و ئەوەی ڕێکراوەیە لە بۆ هەموو شتێکی خزمەتیان کار بکە بەرێ یعنی ئێستا بۆ نمونە کەسێک دەوێت کرێکاری بکە کاری نییە دەتوانی بێتەم شو حتمەن بۆ دەرگا کراوەیە دەرکە کرایە بۆ هەمووان نەخێر لە بۆ مەتعەمی لە بۆ عارەبانچی فەلافلی دادنێ پێشماوتونە بە ئەمبارەکان فەلافل لە بۆ ئەوەی لە بۆم بە 500 دیاربی شەریکە لۆی کردینە 250 دیار لە بۆ ئەمباری بە هەموو شتێکی یارمەتیاندا کەوایە بەڵام چێ دەڵێ ئەمە کاتی نەبی کاکەمە ڕەشی زۆر زار دەگوترێ یەکەم زاردانەکە ڕوو دەکرێ دواتر ئەوە ساحب شەریکە کاک بەدرەدین وعدی گەورەی دایە بۆ هەموو خەڵک ئەو مژدێ نییە. لە بازاری سەوزە و میوەی هاوچەرخی هەولێر وەک دەبینن ژمارەیەکی زۆر لەم مەحەلانە هەیە دوکان هەیە دوو ڕووە دەتوانێت ڕسق لەم بەر بفرۆشێ و ڕسق لەم بەرەش بفرۆشێ ئەوەی کە ئەمن لەگەڵ کاسبکارەکان قسەم کردووە سەرنجی منی ڕاکێشاوە هەر کەسێک بێوێ ینی کارێک بدۆزێتەوە بە تایبەت ئەوانەی لە بواری سەوزە و میوە کار دەکەن دەرفەتی کاری بۆ بدۆزێتەوە بازاری هاوچەرخی هەولێر ئەم دەرفەتەی بۆ دروست کردووە یعنی ئەوان دەڵێن کاکە هەر کەسێک میوەی هەیە بە لۆری چوزانم بە ترێلا دەتوانێت لەم دوکانانە دوکانێک بۆ خۆی حجز بکە ڕسقەکەی خۆی دابنێ بۆ ماوەی 6 مانگ پارەی لێوەرناگیرێ دوای 6 مانگەکە چی بەسەردێ ئایا کرێکە چۆن دەبی پارەی لێوەردەگیرێ سەر قفلانە هەیە نییە دوای 6 مانگەکە ئەگەر ئەو بازارت زممەی هات چی دەکات سەرپەرشتیاری ئەم پرۆژێ ئایا سەرقفلانە لەو خەڵکەوە تۆ پێشتر لێرە نەبوو محلت نەبووە معلم نەبووە پارەش نەداوە بە محل هیچ پارەم نەداوە هاتێ ناوە محلش هاتی مناوە معالە تا 6 مانگ پارە نادەی پارە نادەم کارەبا نادەم ئاو نادەم خزمەت گوزاری یعنی نادەم قازانز بۆ گیرفانت بەرە زەرەریشت هەر لە گیرفان بەرە بەو شێوەیە بەو شێوەیە باشە دوای 6 مانگەکە چی بەسەردەوە دوای 6 مانگەکە کابرا بە کرێک حامداندرا ڕەمجی دەتوانم بە کرێ تێدا بم ئەگەر کابرا گۆتی تێدامە بە شێریکە جێم دەداتێت ئاینە لە بەدەرێرەوە ناکام ینی وادی پێدە مەسەلە وادەیان کۆنتراتە عەقدە
عقدی گوتیتی هیچ نایرمە تو بڕۆی ئەلێرە جێکە دەدەمێت باشە کەوایە تۆ سەرمایە خۆتی نایتێ بەرە هەر کەسێکیش بێوێ هەر کەسێکیش بوێ شوێن هەیە. شوێن هەیە و دەتوانی بێ ئیشکە بێ ئیش بکە بەرە یان دەتوانێت ڕستی مەرسیە بۆ هینانی بۆ نمونە من کابراچی ڕۆژنامە نووسم بەرە. دەکرێت میوە بینم بفرۆشم یان بەرە. دەبێ فەلاحبی ئەتوش دەتوانی بینی هەر کەسێک ئازادە ئازاد ڕۆژنامە نووسبی فەلاح هەر شێبی ئازاد بەس ڕسقت هەبێ بەس ڕسقت هەبی نەک ڕۆتینی هیچت نەبی و برێ ئەمن دێمە ئێرە ئەوە ناکرێت دەبی شتت هەبی ڕسقت هەبێت باشە بەڵام من جێبیست بوومە دەڵێن ئێستا سەرقفلانەی هەیە ئەم دوکانانە هەموو بە پارەیەکی زۆر سەرقفلانە کڕایە فرۆشرایە کرایە ئەمە ساعیبەکەی ئەوەی کڕیە گۆتیتی تێدا بە 6 مانگ بەلا 6 مانگ بەلاش یەکێک لە گرفتارە گەورەکانی جوتیارانی کوردستان ئەوەیە کە هاتنی بەرهەمی بێگانەیە ئەو بەرهەمانەی کە لە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت وا دەکات بەرهەمی ناوەخۆی جوتیاران بەرهەمی ناوەخۆی هەرێمی کوردستان زەرەری لێ بکەوێتەوە لێرە لەم پرۆژەیە سێ دەرگای ڕئیسی هەیە کە دەتوانن لەم سێ دەرگای کۆنتترۆلی ئەو بازارە بکەن هەر چەندە پرۆژەکە گەورەیە بەڵام سێ دەرگای ڕئیسی هەیە سەبارەت بە بەرهەمی ناوەخۆ ئەگەر بیتە پێشەوە بەرهەمی ناوەخۆ بەرهەمی بێگانە لێرە و حیساباتانە دەکرێن بازار ئازادە ئەو حیسابانە دەکرێتن بەخۆی وەزارەتی کشتتوکاڵ هەموو سارێ بەڵام بۆ نمونە ئەم لالەنجە بەێ لە چی هاتووە ئەوە ئێرانیە ئێرانیە سبەینێ دەکرێت لە بازارێکی هاوچەرخ دەرگاکان بەو شێوەیە کۆنتترۆلی بازار بکرێ ینی ئەم بازارە پابندی ڕێنمایەکانی وەزارێ پابندی وەزارەتی پابندی ڕێنمایەکانی وەزارەتی کشتتوکاڵە لەبەرەوەی ئەو بەرهەمانی ئێستا حالی حاضر کە لە ناوەخۆ هەیە کە لە میسۆر و سپی و قەرنابیت و سەوزەجات ئەوانە هیچ شتێک لە دەرێ نایەتن هەمووی ئیناوە دیزاینەکە چۆن دەبی پێ دوایە ئەمە گەورە بێ یان بچووکە بۆ ئێوە بچووک نییە بۆ بەخۆی ئەگەر بازارڕەکە بەحام بکەوتە ئێروکانە نەخێرە چکە ئەو سیستەمای کە لێرە جێبەجێ کرایە ڕۆژەکە زۆر بەرفراوانە حیسابی هەموو شتە چ کرایە باشە ڕازین لە پرۆژەکە بەرێ زۆر زۆر هەنگاوێکی گەورەی دەبێت ئەمن لێروکانە کە هاتیمە مەسەلە یەکەم ڕۆژکە کردیتمەوە دوو دوکانە لەگەر شەریکەی دانیشتیمە هەموو شتێکمان قسە کردیە قسەی ئەوەل و ئاخیرمان بڕاندیتەوە 6 مانگ خەدەمات بە خۆڕایە دایتە شەریکەی لە بازاری هاوچەرخی هەولێر بێجگەلەوەی کە وەکو دوکان ئێمە وەسمان کرد مەحەلەکان کە کەمێک بەر لە ئێستا خستمانە ڕوو هۆڵی گەورەش هەیە هۆڵی گەورە 150 متر 200 متر مربع چوارگۆشە زیاتر لە 180 هۆڵی لەم شێوە هەیە زۆر جاران لە بازارەکانی سەوزە و میوە لە نێو هەرێمی کوردستان وەکو ئێستا چۆن میوە لەسەر جادە دانراوە بە هەمان شێوە وا دادەنرا بەڵام ئێستا بەم دیزاینە تازەیە وەکو دەبینین هۆڵێکی گەورە ینی ڕسق لە ڕۆژ لە باران لە تۆز لە زۆر شت دەپارێزی ئەمە سوودێکی زۆر زۆری هەیە بۆ هاوڵاتیان ڕسقێک بخۆن کە ڕسقەکە پاک و خاوێن بێت ڕسقێک نەبێت کە ڕۆژ لێی بدا یان باران لێی بدا یان خوا نەخواستە دەیان جار بەکتریا و شتی تر دەبینی وانە پێم بڵێ ئەم هۆڵانە چەند زۆرە پێشەشی بە خێراتتان دەکەین تقریبا 180 مع 190 مەکتەبەوە مەکتەبە هەر یەکی 150 هەتا 200 ئۆفیزی خۆی هەیە پاک و تەمیزە پاک و تەمیزە لە ڕێی پاک و تەمیزی لە ڕێی ینی ئەمنیەتە هەموو شتێک حتا هەشتی ێوارە کراوەیە ئاو کارە بە هەموو شتە هەشتی ێوارە کراوەیە پێشتا تا ساعت چەند بوو بازاری سەوزە ئەو تا چوار سێ یعنی ئێستا بڕیارتان بڕیاردرا تا هەشتی ێوارەیە کارەبا 24 ساعتەیە ئاو 24 ساعتەیە ئۆفیزی خۆی هەموو شتێک لە ڕووی پاک و تەمیزی هەموو شتێک پاک و خاوێنە هەموو بازارێکی هاوچەرخ هەیە بڵێن لە کوردستان بەم شێوەیە بێت ئەوە لە ئاستی هەموو عێراقی ینی لە عێراقیش یەکەم پرۆژەیە پرۆژە چوە گەورە دروست بکرێتن
ئێستا کە تۆ لێرکانە سەر دەکەی بڕک تازە بدایەتە بەڵام ئەگەر هەر کەسێک مەسەرەن ئەگەر خاوەن ئەوە بیتن یان دوکاندار بیتن دەتوانێت ئێستا دوکاندارە چۆن تۆ بەکو جەنا بدەچی لە پێش دەوی دوکانێک دەوەستی بە ساعت خۆت ماوەکەی کە پێویستە دەیکڕی لێرکانەش بەما شێتانی بە قارەکە لێرکانە سەرەکە خۆ ڕابگریتن حیلە دەتانی ئێستا بێتن ئۆتۆمبیل دەبێتەوە فراوانە یعنی ئەم شەقامەت پانایی چەندە؟ پانایی تقریبا 50 بە 6ەوە 50 بە 6 ئەوەی گەورەتریشە احتیمالە 6 بە 8 بی بۆ بابلێن ساحیگە هەیە گەراجی هەیە ئێوە ڕازینەوە بەس ئێوە پێم بڵێن بە ئەمانەتەوە کاسبکارن وانە کاسبکاری بازاری ئێرە جمەی هات ئێوە شت گران ناکەن نەخێر هەموو شتێک بووە نانانە هەموو شتێک بەوانە کاری خۆی دەکات ئەوش کاری خۆی دەکاتن ئەمە کەس نارێ ئەو لای داخرێتن ئەو لای باماشەوە احتیمالە زیاتریی کار دەکاتن بەڵام ئەوەی کە لێوێن دەرمەتەرەن زۆری مەسەرەن کرێکی بوو کرێکی هاتێرکانە خەڵکەکی هەبووە دوانەی هەلوەکڕین نەبووە بیکڕی لێرکان دەتوانێت بیکڕیتن لێرکانە خۆشەکەی ئەوەیە بەپدەم ئەتون مەسافەکی ڕسق گران نابی نەخێر ئەوە بەڕێزیان هەرزان دەبی بەڕێزم ئەوەی گران بوون کە باز دەکەی ئەوە شەریکەک نییە تاکە شخصەکەم برێ ئەو موادی من ئسترادم کردیا با بدەم گران دەکەم ڕسق ئەوڕۆ ئەگەر گەیشتە هەولێرێ دوو ڕۆژێرکانە بێت و ناچاری بە خۆت بفرشی کەواتە گران بوون لە دەستی ئێمەدا نییە بازار حکوم دەکات و احتیمالە لە داهاتوش ئەگەر چەند بەرەو پێشتر بڕۆنی احتیمالیە 24 ساعت کراوە بی لەم بازاڕەی هەولێر تەنیا حیساب بۆەوە نەکراوە کە بەرهەمی جوتیاران تێیدا بفرۆشرێت بەڵکو بەشی زۆر لە کۆمپانیەکانی خۆراک ئەوەی کە ڕۆژانە کاڵای جۆر بە جۆر بە هاوڵاتیان دەفرۆشن لێرە کۆگای گەورە دانراوە کۆگای گەورە لێرە زۆربەی ئەو کۆمپانیانەی کە ناودارن لە بازاری هاوچەرخی هەولێر سەوزە و میوە کۆگای گەورەیان هەیە بەدەر لەوەی کە لێرە ئەوان خۆراکەکانی خۆیان بەرهەمەکانی خۆیان خەزن دەکەن بە شێوەیەکی ستاندارد بە هەمان شێوە دەخوازن بازارێکی گەورەش بکەنەوە بازارێکی گەورە لەوەی کە هەر کەسێک بێ ڕسق بکڕێ بۆ نمونە دێ سندوقێک تەماتە یاخود نازانم سندوقێک خیار سندوقێک پرتەقاڵ لیمۆ لەگەڵ ئەوەشدا دەتوانێت بێ ینی کۆمپانیەکان لێرە شوێنیان هەیە بە خێزانی ینی پێکەوە دێن دەتوانن بەرهەمی ماڵ پێداویستەکانی ماڵ لە برنج لە شەکر لە ڕوون لە نازانم چی بەیەکەوە یەک بازار بکەن وەکو ینی من زانیاری مەرگرتووە لە داهاتوودا ئەو بەشە بکرێتەوە دەگوترێت چووکە سەرچاوی ڕئیسی کۆمپانیاکانە هەموو هێزی کۆمپانیاکان لەم شوێنەدا دەبێت دەگوترێت کە نرخی ئێرە بە بەراورد لەگەڵ بازاری دەرەوە بێگومان ئەوان وەکو باسیەوە دەکەن دەبێ کەمتر بێت. جێبەجێکردنی پرۆژەیەکی لەم شێوەیە کە لەسەر زەوی 200 دۆنەم ینی پرۆژەیەکی گەورەیە خاوەن پرۆژە پارەیەکی زۆر سەرف دەکات تاوکو پرۆژەیەکی لەم شێوەیە دروست بکات بەڵام پرسیارە گرنگەکە لێرەدا ئەوەیە ئەرێ بەڕاست حکوومەتی هەرێمی کوردستان چی بۆ پرۆژەیەکی لەم شێوەیە دەکات چ پشتگیریەکیان پێدەدات چوا دەکات کە سەرمایهدارێک بێ پارەیەکی زۆر سرف بکات پرۆژەیەکی استراتیژی کە پێی دەگوترێت هاوچەرخ لە هەولێر دروستکە بەڕاست جارێ بە لەوە بپرسم ئەم پرۆژەیە هاوچەرخە یان خۆتان ناوتان لێ ناوە هاوچەرخ هاوچەرخە ئەگەر تماشا دەکەی لە تۆکردنەوە تا گەیشتن بەخوانی ماڵەکان هەمووی بە سیستمەکی نوێ هاتووە چ لە تۆکردن کە لە ناو گرین هاوسەکان تۆ دەکەن فەلاحەکانمان فێرە تەکنۆلۆژیای نوێ دەکەین کە هاتووە دوایە لە دوورنەکردن و بەستەبەندیکردن و عرضکردنی لە ناو ئەلوەکان دوایە هاتنی خەڵک لە مەسائلی لۆجستیکی چۆن بێتە ژوورێ و بتوانانی بڕوە بە ئاسانی چاندن پێگەیاندن فرۆشتن ئەوە هەمووی مۆدێرنە نمونەی وا هەبووە نمونەی وها لە وڵاتانی تر هەیە بەس ئەوها بە کاملی لە یەکجێ کۆ نەکرێتەوە دەتوانێت لە عێراق بۆشت نەخێر نەبووە نە ئەلوەکە وایە نەبەر هەمێنان وایە نا تەکیز تەکنەلۆژیایەک ئەو هاتووە کەوا دەتوانین بڵێن ئەمە
نمونەیەکە لەسەر ئاستی عێراق بەڵێ بەدڵنیاییەوە بەدڵنیایەوە باشە ئێوە باسی بەرهەمی وشکیش دەکەن بەدەر لەوەی کە جوتیارێک بێ ڕستی خۆی بفرۆشێ بەرهەمی خۆی بفرۆشێ ئەلێرە دەبین کۆگایەکی گەورەیە ئەمەش هەر لە ناو بازاری سەوزە و میوەی هەولێرە مەبەستان لەمە چی بوو؟ بۆەوەی کە ئەمە لەسەر سفرەی ماڵ هەموو شتێک داوێنن تەنها مێوە و سەوزی و مەسەن فرێش فود دانێنن یانێ ئەلێرە دەبینی نەک فرێش فود برن نانفود و فودیش مەسە برن وشکە و ئەشای ناو مەتبەخیش هەر لێرە ئەوە دەکرێت یانە خانەوادە کە دێتە ئێرە دەتوانانی هەموو پێداویستەکانی ماڵی لێرە کۆکاتۆ بیبە بە وەختەکی زۆر کەم بە کولفەتی زۆر کەم دەتوانێتەوە بگەینەوە ماڵ باشە ببوورە ینی من دەبینم خەڵکێک لێرە کەسابەتی دەکە پرۆژەکەی ئێوە دەرفەتی کار بۆ چەند کەس دەستە بەردەکە پرۆژە لێرە دوو بەشە ئەو بەشەی کە ئەلبۆ و باسی کڕین و فرۆشتنەوە تقریباً 5,000 کەس لێرە فرسەی ئیشی بۆ دروست دەبی بەڵێ گرێن هاوسەکانیش کە تاوا دەبن ئەوانیش نزیکەی 15,000 کەست کە لەوێ فرسەی ئیشی بۆ دروست دەبی زۆر باشە با بچینە ئەو شوێنێک کە ئێوە دەڵێن لە تۆوە دەست پێ دەکەین لەوێەوە بزانین چۆن پرۆسەکە دەست پێ دەکا زەویەکە بەڕاست بەشی ئەوەندە دەکات کە بەرهەمی خۆمانی تێدا بەرهەم بهێنرێت ئەبێکەوە بچین. پێشترش باسمان لێەوە کە حکوومەت چی بە ئێوە داوە ئێوە پارەیەکی پێم وایە پارەیەکی زۆری دەوێت لە پرۆژەیەکی وا خەرج بکرێت بڕی پارەکە چەند بووە و حکوومەت چی کرد؟ بەڵێ لە سەرەتادا حکوومەت ینی ئەوەی کە تەسیلاتی کە کردووە بە قانونی استثمار ئیجازەش پێداوین کەەوە بەخۆی بەهایەکی زۆری هەیە ئەگە مقارنی ئەو لایسنسە بکەی بە لایسنس لە وڵاتانی تر چەنەوە وە زەویەکی زۆری تەرخان کردووە وەی کردووە پارەکەیمە بە باشترین ئینتازیە ئەگەر نام پارەم هەموو لە لایسنس سرف کردبا و لە زەوی سرف کردبا هیچم نەدەما کە ئەوە بکەم 120 میلیۆن دلارمان تا ئێستا بەس لێرە خرج کردووە تا 110 میلیۆن دلاری کە دەبی لە گرین هاوسەکان خرجکەین ئەن ئەگەر حکوومەت پارێ زەویەکەی لەستانباین هەر ئەوەندا بەشیوەشی نەدەکرد ئەوە لە لایشتر بە تاپۆکردنی ئێرە کە خەڵک تەژێ دەکا و وای کردووە سەرمایە گوزاری تریش لەگەرەمە بێن کابرا بێ وەکو مەسەلەن شریکەی بتوانانی مەخازنی خۆی بنتە ئێرە کولفەی لەسەکەم دەبیتەوە ملکەکە تاپۆیەکە بەکاردێنی لە بانقەکان وەکە تەسیلاتی بانقەکانیش وەرگری بەو کەوایە مامەڵەی حکوومەت لەگەڵ سەرمایەدار لەگەڵەوە بەرهێنەر قازانجی چەند لایەنێکی پێدەدات ئەوەی کە لە لێرەش دەکرێت لە زۆر وڵاتی دنیا بەم شێوەیە تەعامل لەگەڵ وەبەرهێنەرێک ناکرێت باوە ناکەم لە هیچ وڵاتێک زەوی بە بەلاش بدەنە وەبەرهێن ئەوەیشی وەبەرهێنە بەچی کەسی ئێستا لە وەبەرهێنان ئەو هەمە تەسیلاتە دەدرێت هەر بەس وەرگرتنی موافقە بۆ ئەوەی کە تو پرۆژەک بکەیت ئەوە سەرمایەکی زۆری دەوێت وەختەشی زۆری دەوێت کەسی لێرە ئەوە هەر حساب ناکرێت وە زەویەکانیش بەلاش دەدەن باشە لەگەرەوەش بنیەی تحتی ئاو کارەباش نزیکە مەجادەمان لێ نزیکە کارەبامان لێ نزیک باشە من دەمەوێت بەشێک لە کاسبکاران ئەوانەی کە پێشتر لە بازاری سەوزە و میوە کاریان کردووە هەندێک زار ترسیان لەوە هەیە شوێنیان بگواستنەوە بێنە ئەم شوێنە کرێ گران بکرێ یان چوزانم پارەیەکی زۆریان لێوەربگیرێ ئێوە دڵنیایی بەوە دەدەن کە بە شێوەیەکی دادپەروانە تەعاملیان لەگەڵدا بکەن ئەویان بازار حکم دەکامە کە ئەو حەزمە گەورەیە دروست دەکەین بەخۆی سعر دێتە خوارێ یعنی ئەمە منافەسەی زۆرمان هینایتێت ئەو منافەسە لێ ناگەڕێ هیچ ئەوەش بکە مەسەن لە ئینتاج ئەمە ئینتاجێکی زۆر دروست دەکەین تاوە ینی قیمەت دێتە خوارێ کە خەدەماتێکی زۆر لێرە ئەوە دەکرێتن احتیکار نەکرایە ئەو خەدەماتە لە بۆ چەند کەسەکی دێنە وەمان لێکردی ئەو احتیکارانەمان شکاندیە کەواتە بەخۆی ئیزار ناتوانانی بدەی زیاتر. پرۆژەی هاوچەرخی بازاری میوەی هەولێر کە وەکو خاوەن پرۆژەکە باسی لێوە کرد زیاتر لە 120 میلیۆن دۆلاری ئەمریکی تێیدا خرج کردووە پرۆژەیەکە هەم لە قازانجی هاوڵاتی هەم لە قازانجی کاسبکار هەم لە قازانجی هەولێر کەوە خۆیان باسیەوە دەکەن لەسەر ئاستی عێراق و تەنانەت دەوروبەریش پرۆژەی وا مەزن و گەورە نییە
ئەوەی ماوەتەوە ئەوەیە کە ئیتر بۆ لە مەودووە گرنگی زیاتر بۆ بازارە بدرێ ئەوانەی لەو بوارەدا کار دەکەن چاو لەم شوێنەدا بکەن و خەڵکیش بێتە ئەم شوێنە پەرە بەم بازارە بدرێ بۆ ئەوەی هەموو لایەک لە کۆتادا قازانج بکات ئەمەش بە هەوڵ و هیمەتی ئەم کابینەی حکوومەتە کە زەوی و تەنانەت کۆمەڵک شتی دیکەی خزمەت گوزاری پێشکەش بە بەم پرۆژە و چەندین پرۆژەی دیکەی هەرێمی کوردستان کردووە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.